لە مودەی 15 ترکە ئەیکەین بە ئایسکرێم بۆی. لا سیر نەبێ گەر بڵێم ئێستا دەتوانی دۆندرمەی چا بخۆی. گەنجێک شاری هەولێر لە ڕێگەی ئامێرێکەوە هەر بابەتێکی شلەمەنی بێوێ دەتوانێت بیکاتە دۆندرمە و پێشکەشی هاوڵاتیان بکە لەسەر یەکێک لە شەقامە گشتەکانی شاری هەولێر. جا دەمەوێ بچمە لای خۆی بزانم قوربان جان سڵاوت لێبێ. سوپاس مەمنون بەخێر بێن. ئەو ئامێرە ناوی چییە؟ ئایس سنۆی پێ ئەڵێن. ئایس سنۆ. ینی هەر شتێک شل بێ ئەیکا بە بەفر. لێرەدا هەر شتێک بتوانێت دەتوانیت چای بکا بە دۆندرمی خۆیتی چی بوێ بۆی دەکەین بە بەفر. باشە ئەوە لە هەولێر هەیە ئەو ئامێرەیان یەکەم جارە بێنێ. پێشتر هەبووە بەس ئێستادا ئێمە تەنها یەکەم کەسین لە هەولێر بێنین جیاز لەشکە نییە لە هەولێر. خواست چۆنە لەسەری؟ زۆر باشە الحەمدوللا خەڵکەکە شتەکەی پێ نوێیە زۆر دێن سەردانمان دەکەن. ئەوە چەند تامە؟ لە ئێستادا 3 تامان بەردەستە فستق شیر فڵاولە بەس هەر تامێک کە خۆی بێوێ دەتوانی بۆی بکەینە ئایسکرێمەکە. باشە کەسێک بێ پیاڵەیەک چا لەگەڵ خۆی بێنە دەتوانن؟ بەڵێ توانێت لە مودەی 15 ترکە ئەیکەین بە ئایسکرێم بۆی. ئەمە تەنها لە ڕێگەیانی دوکانەکەتان هەر سندوقی سیارەکەتان لە ئێستادا تەنها ئەمەوە شاڵەدا تو گەورەتریش دەکەین. ئەو ئامێرە لە کوێ هێناوتانە؟ لە سین هێناوەتی بەس ئێمە خۆمان لە سلێمانی داوامان کردووە. بەڵێ لە سلێمانی هەیە ئەو بابەتە؟ بەڵێ هەیە.